داواکارم لە هەموو کورد لە هەموو شوێنێک بڕۆن بۆ سەر سوندەقانی دەنگدان لەبەر ئەوەی بە دەنگدان ئێمە ئەتوانین شارەکان بگەڕێنەوە بۆ ژێر بۆ سەر هەرێمی کوردستان و ئەگەر بەم ڕۆژە نەتوانین ئەو ئیشانەی هەمانە جێبەجێ بکەین ئەوە لە دەستمان ئەچێ نێخێنە باری حزبایەتیوە گرنگ لای ئێمە نەتەوەیە گرنگ لای ئێمە خاک و نیشتمانە. لە دوای 16 ئۆکتۆبەر خانەقین لە دەست دەرچوو دڵمان تەنگە و بەس ئینشاءڵڵا وەی دەنگدانە خانەقین یەکجاتر تێدەوە تایم خۆی هەر کوردیەمینین و کوردی من ئەوە کە فروشدەی کورد نییە خانەقی نییە خانەقی ڕەسەنەکان ئەمڕۆ هەر خۆیان تێن ئینشاءڵڵا دەنگەدان خۆیان زانن خانەقین ئەمڕۆ ئەگەر دەست بچن یاندی هەرتەوا تەواوکەی من. وەکو هاوڵاتیەکی کورد داوا لەو خەڵکەکەم بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن چکە ئەم هەڵبژاردنە معادلەی سیاسی و قەزەی کوردی لە ناوچەکە ئەگۆڕێ و هیوادارم خەڵکەکە وە جۆش و خۆشەوە بچن بۆ سەر سندوقانی دەنگدان و بەشداری بکەن لەم پرۆسەیە. داواکەیم لە هەموو خەڵخانەخین دەربچن دەنگ بدەن بە لیستی کوردیەکان کە بتوێنن دابین بکەن کاندیدێک دوان سیان بۆ ئەنجومەن دیالە ئەو وەختە بتوێنن بۆمان مەشاریعی بۆمان بێرن خزمەتی شارەکە بکەن وەپی